هر برای پرسیاره وقتی که بید دخل مقدمه حضرت سپاس گزارم لەوەی کە بابەتێکی جوانت تاقی کردووە و زۆر ضرورە بۆ ئەو دەوڵەتانی کە تازە پێگەن ئێمەش لە دەوڵەتانی نامین پێویستیمان بۆ هەیە کاتێکە سەرمەرجەیان بەهەموو شێوازێک هەیەتە ناو کولتوور و فەرهەنگی تۆ چۆن بەبێ فیلتەر کاریگەریەکی سلبی جێهێڵێ لەناو هەموو کارەکانی کۆمەلگای. بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئەوژەوە بوو کە جەنابتان ئاماژەتان پێنەدا ئێستا من چۆن برسیمە بێت لە ڕوو جەستەییەوە مەعیدەم داوای خواردن دەکا سایکۆلۆژیای مرۆڤیش وەهایە تۆ لە ڕووی ڕۆح و لە ڕووی بیرکردنەوە هەندێک پێویستیت هەیە یەکێ لەوانە پێویستیە غەریزەییەکانە. ئۆکەی ئەکرێ بڵێین ئەم میکانیزمە هەڵەمان هەیە بۆ ئەوەی کە خۆتی تیا بدۆزیتەوە خۆتی تیان هەیە بەڵام ئەی میکانیزمێکی تر چیە لە کاتێکە ئەم گەنجە پڕپڕە لەو وزەیە پڕپڕە لەم غەریزەیە چۆن خۆی بتوانێت این کارگەر ئەمەش نەکات هەجدی ئەم ئینسانە تووشی چەندین ئینفعالی دەروونی بێتەوە. ئێمە ئەکرێ بڵێین ئەم شتە خراپە بەڵام ئەگەر تۆ بە هێواشتر بەکاری بێنی بە میکانیزمێکی عەقلانەتر بەکاری بێنی ئەو نە کاریگەریەکی سلبی دروست ناکە و دوجار کۆمەڵگایەکی نەخۆشت تیا بەرهەم ناهێنێ. بەڵام ئێمە دێین زۆر یعنی تەواو زەڵبی سلبیەکەین شتەکان لە کاتێکە لە کۆمەڵگای کوردیە تۆ سەدان هۆکار هەیە کە تۆ ناتوانی ژن بێنی ناتوانی شوو بکەیت. ئەی بەدیری ئەمە چیە؟ ئەمە لە کاتێکە پێویستیەک و کەم نەبێت بکەم. پرسیارێکی زۆر جوانە دەست خۆش بێ گوتم زۆر شتێ من پرسیار تێپەڕێم بەڵام شوی پێ ڕاستی ناسم کردووە. ئەویش ئەوەیە ئێمە ئەمە بەشێکە ئەوم باس کرد کە ئەمە لە ناخی خۆمان لەسەر چاوە مامەڵەیە لەگەڵ یەکێک لە بەیسیک نیدەکان یەکێک لە خواستە بنچینەکانی ئینسانە بۆیە خەتەرە بۆیە بێن ئەوە باسیەکەین و جەختی لەسەرەکەینەوە. بەڵام غەریزە بەڕاستی بەم شێوازە مامەڵەکردن لەگەڵ یان کێشە ئەوەیە تەجروبەی ڕۆژاوامانەیە ئەوەی بەم شێوازە مامەڵەی لەگەڵا کردووە ئەوەیە بڕۆ حەزمە کرد یعنی ئەو توژینەوە ئەو کاریگەریانە خۆتان بکەنینە کە چێ ترسناکەن یعنی هەر لەم یەک ڕۆژەی ڕابردووە یەکێک لەو گۆرانی بێژەنە کە ناوی بێلی ئایشە من لەو سایتی بژانۆش شتێکمان سەد ڵاو کردەوە باسی ئەوە کە کاڵە من هەر لە تەمەنی 11 ساڵمەوە کە چۆن بەرکەوتن هەبوو لەگەڵ ئەم سایتانە و چۆن پارێزراو نەبووم لە کاریگەریەکان تەنانەت خەونی ناخۆشم لێ تەنانەت هەستم کۆ لە هەموو پەیوەندیشی تازەمە تووشی گێزاری وەڕەسی ئەبم و هەست ئەەکەم کە جۆرە لە جۆرەکان کاتێکی زۆرم بە فێرۆداوە و بەشێکم لێ وێران بوو. پرسیارەکە جوانە بەدیل چی؟ بەڕاستی بەدیل بۆ حاڵەتێکی نەخوازراو حاڵەتێکی خراپ حاڵەتێک کە ئێمە هەست بکەین واقعەتمان هەیە ناچاری لە واقعەکە غەریزە بەسەر بکەینەوە نابێت بە بیانی ئەوەی کە واقعەتمانەیە واقعەکە ناتەندروست و ناپەسەندە ئێمە پەنا بۆش بەدیل خراپەکان ئەوەیە مفاکە واتە واقعێک مەسەلەن بە شتی خراپ تەنرا بێت نابێتە بەدیل بۆ ئەوەی کە من بە ئاسان بتوانم شتی خراپ بەسەر دێ مەسەر ئەوەی کە چی بکەیت تەنیا پەیامێک بەڕای من مسلمانێک و ئیماندار بەڕاستی بسازەکەم توانی مەسەل ئەوە لە من وەرنەگرێت تەنیا بەدیلێک بۆ ئەمە ئەو مامەڵە ئاینیەیە کە ئاینی ئیسلام کردووە. چۆن؟ ئیسلام ئەڵێ تۆ غەریزەت هەیە تۆ جنست هەیە خواستی جنسی هەیە و نابێت بە هیچ شێوازێک بەو شێوازە کردی بکەیتەوە کە ئەوترێت واتە نابێت تۆ هەتا کۆتایی تەمەن بەدیار ئەم غەریزەتەوە دانیشیت و بەس سوبحانڵای بۆ بکەیت ئەڵێ ئەبێ لە قاڵب بدرێت ئەبێ بەسەر بکرێت ئەبێ دانی پێ بندێت ئەبێ پیرۆسێت ئەبێ ئەسڵ وەکو شت سیر نەکرێت وەکو میکانیزمێکی مادی سیر نەکرێت بێ بسملا بکرێت ئەبێ ئاماجت هەبێت لە سێکسا مەسەلەن دێ ئەم تایبەتمەندیانە بۆ ئەم غەریزە دانێت و
شوکردن و ژنهێنانی داناوە مەسەلەن ئەوەشی داناوە لە کۆمەڵگا کف نەبێ بەرامبەرێکی وەکو چی هی وایە ئەڵێ کۆمەلگای ئیسلامی کۆمەلگەیەکی کفکراوە لە جنسیەوە بڕوا بکە بەڵای من ئەمە لەوانەیە بەشێکی حەقیقی بەڵام ئەگەر کۆمەلگای ڕاستەقینەی ئیسلامی بێ کفکراو نییە کۆمەلگایەکە لە قاڵب بناوە چونکە ژن و پیاوێک پێبینن بەڵام ئەو شوێنانە نابین کە ئەگەنێ ئەگینا ژن و پیاو بۆ یەکتری تەنی نامۆ نین لە کۆمەلگای ئیسلامی نوێژیان هەیە بە جەماعەت یەکتریە بینن بەڵام چییە لە ناوێکا ڕۆ ناچن بەڵام چییە وایان لێ نایە هەستیاریان بەرامبەر یەک نەبێت ئەزانی گەورەترین مەترسی لە دەرەوە ئەوەیە ئەوەنە بە یەکەوەن هەستیاری نەبووە تاقەتیانی لەگەڵی تیشەسەت ئەچۆ لەگەڵ شاشەکای يعني ئەوەنە هەستیاری نەماوە بۆ ئەوە لەگەڵ شاشەکی پێ خۆشە تەسەوور يعني ئەوە زۆر ترسناکە ئەم لە قاڵبدانە دروستە تەنیا لە ئاینی ئیسلامە هەیە بەڕای من چونکە بۆ هەم لایەنە کۆمەڵناسەکەی خوێندنەوە کە ئەوەی کە کۆمەڵگە بپارێزێت لە ناوچوو کۆمەڵگە بپارێزێت بەڕەڵایی کۆمەڵگە بپارێزێت لەو هەموو لادانی من و تۆ بە چای خۆمانی بینین کە کۆمەڵێک لادان هیچ کەسێکی خوێنەوار و هیچ کەسێکی ڕۆشنبیر دانی پیانانێت چونکە ئێستا نزیکی زەد لە 50 مەیلی جنسی سێکشوال ئۆریێنتیشن دروست بۆ لە ڕۆژە ئاوا کابرا ئەڵێ من بەس ئەتوانم لەگەڵ مردوویەکە خاڵی بەس مردوویە برودێ چییە بە هەزاران ئینسان هەیە ئەڵێ پیدۆفایل رب چونو که هرگز فایده پیدوفان ولی این تنیا مناسب يعني يشكي أما دائما ما في خمانة نشوف أوان مش تشيكي مش فقير حتى زي شيء كده يستاهل كلام مسلمة كمان كتير بس كده هاتوا على أبيس يعني وكيرواني جنسي أبي أساسي تمام مثلا نوصل جورا كسر حزين دصال جورا كسر حزين في جورا كسر حزين يعني بويا راستي ما ممكن نقول ئەم بەدیلا بەدی بۆدەدافی کێشە هەوەی وەکوایە ماوەڵە لەگەڵ جگەراکە ئایا جگەرە کۆنترۆڵەکرێت وەکوایە ماوەڵە لەگەڵ ئاگراکرێت کۆنترۆڵ ناکرێت یعنی ئیلای سوبێنێت بڕوا یعنی ئێمە لەوە تێگەیشتیم کە لەناو دینی ئیسلامە زەواج باشترین وەسایلە بەڵام تووچێکی لە گەنجێکی تو زۆر لە من شارەزاتری لەوەی کە غەریزەی جنسی لە تەمەنی مناڵیەوە دروستە لە تەمەنی 4 ساڵیەوە ئەم مرۆڤە هەست بە ممارەسەی سێکسیەکە دوجار لە قۆناغێکترە بە شێوازێکی تر خۆی بەیانەکات لە قۆناغی یاسەکاریە بەدیرمان چییە؟ ینی من پێم وایە ئێمە بە هەموو شێوازێ داغانەکرین لە کۆمەڵگاکەمانە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دینیەوە تۆ ئیشی ئێمەیە ئەکرێ ئەم شتانە تۆزێ هێواشکەینەوە بەڵێ ئەم گەنجە حکومەت هاوکاری ناکە عیلەکەی دەستی کورتە ناتوانێت ژن بێنێت ئەوە ئەبێم غەریزیەشی بەتاڵ کاتەوە ئەبێ یعنی پێی بڵێ بیکە بەڵام دوجار تۆ ئەبێ لەژێر کۆنترۆڵا بیکای ئەم شتاکەی کۆنترۆڵ ناکرێت قسەکەت بەشێکی زۆر ڕاستە کە پیشاندانی واقعەکە بزەبەت هاوڕاکەم چۆن لە کایەکانی ترا داڕوخاوی لەو کایەشە کۆمەڵگەیەک مەمە دروستکە ئەمەش دوجار بەڕاستی هەر سەرمایهداری زۆر دەستی تایە چونکە کۆمەڵ تاکی کارگەرای دروست کردووە کە تەنیا بیر لە بەرژەوەندەکانی خۆی کاتەوە و کۆمەڵێک تاک کە تەنیا بیر لای ئەوە بێت کە چۆن بگەیم دوو دیار دەکەم تا ئەوە مەسەن پێی بژیم مەسەلەن حتا خۆم تەکمیلە نەکەم ژن نەیەم شوو نەکەم ئەوەی کە زۆر شتی کرد کە هەمووتان لە من باشتری زان بەڵام ئەم واقعە نابێتە پاساو بۆ دەستبردن بۆ خاڵیبوونەوەیەک کە وەکو ئەوانەی لەم بوارەی ئیشەکەن ئەڵێن شەمەندەفەرێکە کاتێ سەرەکەوی بەدەست خۆتە بەڵام کە ئەڕوا نازانێت وە دڵنیابە خۆزگا بتوانێت هەموو ئەو ڕاهەندانێت بۆ تۆ ڕوون کرداتەوە ناکرێت ئیستفادە لە پۆرنۆگرافی بکرێت دڵنیابە بەی شێوازە بەدیل ئەوەیە کە من و تۆ هەر هەمومان کۆمەڵی تاکی وەشێرمان لێ دەرچێت چۆن لە کارەکانی تراکە کۆمەڵی ڕۆشنبیرمان هەیە هەوڵەدەن کە کۆمەڵگە باشکەن ئێمەش دایک و باوکەکان وەشار بکەینەوە کە مثل ئاسانکاری بکەین لەو بوارە مەسەلەن ئینسان وا لێ بکەین گەنج وا لێ بکەین تومحەکانی زۆر گەورە بن کە تا کاتی خۆی مەسەلەن ئەوەنە
أم غريزي لا توخنك توخام هذا كان يأمل كل بن بوا أوي بورنوغرافي بو تدو سكان كيش أوي غريزني شتيكي درس كراوة لا دو ما نتكتشي تو يكاد بنيازي خالي بني غريزة قديمة نعم بس جواي شنجارك أوي كداود لك غريزني أوي داود لك أو تايبت من ديانيك لبورنوغرافي هاي بدر بسكي بێبەر پرسیارەتی شتێکی تەواو مادی فیزیکی تەنیایی ئەوەی کە کەس لێ دەپرسێتەوە بە ئیسراحەتی خۆی دەبەستێت بۆیە ئەوانەی کە شارەزانن بوارە ئەمە سوپەر نۆرمال ستیمولە ئەمە بۆ ئینسان دیزاین نەکرا ئەم پۆرنۆگرافیە یعنی لەگەڵ سروشتی خواکرد ئینسانە دژ دێت لە ڕەهەندێکی تا کە من بۆی باس کرد کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی مسلمان من خۆم بە مسلمان ئەزانم بەڕاستی کرد و هەر کەسێکیش ئازادە قسە لە منەوە دەگەیاند من ئەڵێم هەموو ئەم قسانەی کردن بەلای زانستی مێشک و دەمار دەرناسی کۆمەڵگا چی بەس من وەکو ئیماندارێک چارنووسم خەتەرە وەکو بۆ قیامەت بۆ من قیامەت سەنتەرە بەڕاستی بۆ من خوا پێم ئەفەرمێت بەدەق ئەفەرمێت وكل المؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم ذلك أزكى أما شارنوسي قيامتي منيا شارنوسي منك قيامتي بويا براسي من واحد كاكفالي كلا همو كاتيكا هو إنسان وقوة الناقوسك إيمان دار هو بإيمان هو اشتكي ترى وبقى ستركي بس بو إيمان دار أويك أبي قيامتي لبتشوفي وقيامتي جد بسرعة شو كم بجوري ديان توجينوا دركوا يعني توجينوا أنا كسب من دين دار ريان كده أو دكتور رابر نيرايا ولا توجينوا أنا ديك السايتي بجنوا دكتور سامويل كيا أنا توجينوا يكلون سر أو أني كسري بورنوغرافيا كان ثلاثة أني كمسيحي شو بابتي أينيان بلاو بوتا بس أصلاً هاد بلانو جرينا عايزاتك كرونيك السيكولارية بس أنا صابوا حسن كلهم دنيايا أنا بتشجع ما تحقيق إنه بقول أنا سأشجع من بردوام كساتيكي بيدي وليش تنتج إما أويك خوي بإيمان دارسة كاتك ديدنا ودنيا كأشيك حرامي تيانية دوي ما هو كان بزيدي ناكل أودجيكي ولا قال خويا مريكي باوردار خواتي ماذا أما حرام مناشي ما بيس كومالجا إنسانية فطرة كشيء هم ما شو ما زين المباراه طبعا بوشي قوم لم بيوراني كان بس نوا نجاد لهم إساحتهم زورك واي أزان كا بورنوغرافي درجات شبو الحاكم هذا درجات من راسلكم ويا من واسطكم وكو إيمان داري كيش أبي أول شيء بس شاوبي كا سيكردنو توانولنا أن بابتا زياني بو قيامت مالي بو دوم مردمان رسالة زوزو صح بعد هل هو عشاني اللي بس دست خوزو تبين كان جوان بس أحمد درباري هوموسيكشواليتي يعني هيج سرچاوية كبيس المني أمل السلوش دول لبوني كسكوه يعني بام هو كارانياتي برضو أجاته وقناعتك بون بلمن حزم للرجازي خوم يعني حزم للرجازي برامبر يعني لقول حرشتك على اللواني كباسمة لقول سيدست أواني كحزيان لأزار وشكنجة أما نش هر حمانشت يعني بس وشتي أمشته هي يعني هو كارانه هي مرو جنراي تري بريتو مبكا كوايلة ولقول أواشي كأماني أجر كسك توبون من الدنيا بكم كسا برو أو كارانه روشتو آلو دبوا ما والله كدني شون بلقل يعني لروي شون لقل يا ما والله كي حلسو كوت لقل يا شون وده أجر بتواني باشتري بكي شون ما والله لقل بكي في السيارة زوج بعض جي خويا بس في السيارة تبيكي جنسو سيلا فرية تقريبا هشتا براسي الدنيا شتيك باسنا كلام كتبش بويا قرصة والله قرصة براسي لما شو قلتوا ناكل بلام وكو بختيك كده بلام باسي تيجينو في أروات تيجينو كلاو والصدام تيجينو عليك على كافيان يمشيك مني بنامي جيناته وإبيجينو أما نخواسكي في خوانو يعني دنيا أحسن سنوات بلام لم كوتايانا لصاي 2019
بايولوجيستك كزاني بيولوجيا ناوي جينيتيك بيولوجي ناوي أندريا جانايا توجينوي كد لسد شواصل نو 2000 جينوم جورتين توجينوي تأثير هوموسيكشواليتي بوي دركود لا ما نشوفكان نسيبوي جيجين شتكي درويا جيجين ني شتك معناه بناوي جيناتوا كأمر افتارمان بو تفسير أما وقتك بوي بزاني كلارويا زان لروزان استكوا قال بشتكي بقوتي أني براسي بس قال بشتكي بقوتي أويك حزم يدي مش حزم كشفنا حزم يدي حزم مردوة حزم يدي حزم منارة أنا مبابتا لم كتبا بابتي كتيا باسي أجر هاورا قصوازي أسايدة من البازي أسايدة هذا كان بيخوني توا بديان تيوجينوا لروي بالناسيو سايكولوجي لروي زانستي دماريو لروي زانستي وكوي جيناتنا لروي كومالاسيوا لروي شارستاني وقود دركيو كا فاساي اوان زور معقول دل فاساي هاورا قصوازي أما زنجيريك كورتاي بينا هلا أم كتابة لباس يساعد تبتكان اشتكم باس كلوه كام لا يوربين أنكرنا باس كلاوه كام كوملك يكك لو أرزو سيراني كا أو بياوا بو بياواني ألو دبو دروس أغيت أويا كا حس كدنا بسكسي أواني كدمرقزة شميع حتى لم تيجينوا كان ستاوكش مناوا كوملك بياوان بينيوا دوای ماوەی لە تەماشاکردنی ئیمتیحانە حەزم بە شینە حتا پێی وتراوە جینان درۆ مۆرفۆفیلیا ئەمە دینەکەیەتی مستەڵەحەکەیەتی ئەڵێ بە گوێرەی توێژینەوەکە دەرکەوتووە وەختێک وازە لە تەماشاکردنی پۆرن هێناوە لەو حەزەیان پاک بوونەتەوە و خواست ئاساییان بۆ گەڕاوە بەڵام بەڕاستی پێ بدەم هەرگیز نەمن لە هیچ کەسێکی ئاقڵ گوێری ئەوەی نییە بڵێت پاڵنەری سەرێکی تەنیا هاوڕێگەسوازی ئەو مەیدانە تەنیا پۆڕ ناکەمەوە شتی ترە دنیابینی چێژگەراییە کە لەو پانێڵەی ئاستانە نەزم گوێتان گوێ لێ بگرن هەنێ هەڵتزانە هەنێشتن باس کردووە ڕەهەندی تری هەیە بۆیە وەکو وەڵامێکی کوردۆ پرسیارەکەی ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵا بکەین مامەڵەکردن لەگەڵ ئەمانە وجوه بەزانستی دەروناسی ڕۆژاوایی ناکە بۆ لەبەری زانستی دەروناسی ڕۆژاوایی مرۆڤ وەکو ئاژەڵێک ڕاستیەکەی زیاتر واتە لایەنە دەروناسیەکەی ئاژەڵێک بەسەرەکاتەوە وەک ئەوەی لایەنە دەروناسیەکەی مرۆڤێک کە خاوەنی ڕۆح و ڕەهەندە مەعریفە باڵاکانی ترە بۆیە ئەبێ ئەم ئینسانە کاتێ ئەیبینیت هەموو ڕەهەندەکانی لەبەرچاو بگری وەکو گشتێک بێتە بەرچاو نەک والله من أما على دبوني والله هو سكشواليتي بعد اللي بحالي كم نسكاري كم تفسيري كم وكو أمريكي سعر ناكل أما إنسان أمريكا كمان ناكل هالكي أما نقول إنسان كان إنسان تكشف أوش نتيجة ويا أو منهجنا بناي منه بورنجيا كتنانة بوتويت نصوم له والله شكر بوفا شهر السري هاو ركز لازم ندوزيو يا شهر السري قرن ديكشن ندوزيو ما بصير في تنيا بيلي وقت كافي جابتو قصي يقولون كي وظيفة خلي بس دي تنيا شايبي لسلا أنا ما دقي إنسان تو بيقولون كي فليس سكسيد نامين أي تسنى بقول شو كأو بلاو بس من إيمان دار المسلمان نقول لكم مثلا أحيان إخوة أي روح أي معرفة أي دايكم أي خشكم أي بسيارنا برايو بنالك جنجر پێنسا دووسا هەموو ڕۆژە سەیری پۆرنۆگرافی بکات و هەموو ڕێ لیستێکی ئاوا هەبێت دایک و کۆپ خوشک و برا بەڕای ئێوە دواتر ئەم کوڕا ئەم مناڵە ئەم گەنجە ئەتوانێت کە دایکی بە شتێکی سەرژاکێشەوە بەلای ئەڕوا وەکو جارەسەرەکە وەکو سەر بۆ خۆ بەڕای ئێوە توانێت وەختێکی خوشکەکەی بکات چۆن شتی تری لە ئاسایی دەستخۆش بە دکتۆری دکتۆر ئێستا زۆربەی بەروونە تێکچوونە مێشکەکان ئەوانەی کە پەیوەندیان بە نیورۆترانسمیتەرەوە هەیە چارەسەری بۆ دۆزرێتەوانێ بەروونە لەوانە نییە چارەسەرەکە بە تەواوەتی ئیشکە تەواان سایکۆلۆژی سەپۆرت و ئەوانەش دەوریە بێت لە پۆڕنە هەوڵ درراوە بەروونە چارەسەری تایبەت بە نیورۆترانسمیتەر بەروونە بە دۆپامین دۆزرێتەوانێ و
هەر چاوەکو خاڵی ئەخیری خۆ شتێک یعنی وەکو میکانیکی لە شتەکە ئەڕوانی بەس ئەوەش کاری لەسەر کراوە بەڵێ ڕزڵتی چی زیاتر براگەن زیاتر مامەڵە لەگەڵ کاریگەریەکانی ئالوودەبوو ناکرێت یا وەکو خۆی عیلاجێکی ڕاستەوخۆ بۆ ئالوودەبوون خۆی نەدۆزراوەتەوە تێگەی هەنێک عیلاجمان هەیە مەسەن لە ئەو دکتۆرانی کە مەسەن کەسێک تریاکی بەکارێنە مەسەن ماڵێکی زۆر بۆ ئەوەی عیلاج بکرێت ئەخدەسەن کلۆردایزی بۆکساید و هەنێک دەرمانمانەیە کە ڕاستی اختصاصی منیە بەڵام ئەو دەرمان بۆ ئەوەی بە ئاسانتر بتوانێت لەو ئالوودەکەرە هەڵبکەنێت ئەمەمان هەیە بەڵام زیاتر ئەوەی کە ئێستا هەیە و ئامادەیە و من بیستومە لێرەش و لە دەرەوەیش هەنی کە چارەسەرەکان هەن ئەوەیە مامەڵە لەگەڵ خەمۆکیەکەیە چونکە یەکێک لە کاریگەریە سەختەکانی ئەدیکشنەوەی کەسێکی دپرێشن دروستەکان خەمۆکی دروستەکان هەست بە تەنیایی دروستەکە هەستی شەرمەزایی دروستەکە هەست بە نەخۆکردن دروستەکە هەست بە خۆ نەکردن دروستەکە بۆیە دێ مامەڵە لەگەڵ ئەمانەیەکە ئەنگزایەتی قەلەقی دروستەکە یان حاڵی دروستەکە بکرێتە بەڵکی دسمۆرفێکی زۆر واتە لە دەستی خۆی ناڕازی هەرچیە کات هەرچیە چۆن خۆی گۆڕێت هەستەکە بنوانێنیان یان لە ئەندامی خۆی ناڕازی بە دوای ماوەیە چونکە بۆ هەستەکە ئەمەی من ئەوە نییە بۆ ئەوە هەنی ئەوەش باسوخۆزی درێژە خۆزگا بکرێن مەسەن باسماکە چۆن برەو ئەدا بە ڕاگەیاندن خۆڕەکەی چۆن برەو ئەدا بە ئەوەی کە جوانی لا ببە جوانی سێکسی بوون بخاتە جێبوون ئەوەی کە مینەیە ئیلا ئەوەی خۆی وا بگۆڕێ جوان نەبێت سێکسی بێت بۆی سەرنجاکەی بێت سێکسی بێت ئەگە ئەو پیاوەرانە هەموو پیاوەرانت لتیا بێت کە ئەو بۆدانی ئەوی سەرمایەدار بۆدانی سەرمایەدار ئەڵێ مەسەن ئەوەی گەورە بێت ئەوەی وا بێت ئەوەی وا بێت و بۆ ئەوەی ئەو شتانەشت تیا بێت چی بکەی پەنا بۆ ئەو بێت ئەو بۆ دکتۆرەکانی جوانکاری بێت بە لوتت وەکو ئەو لێ بکەیت بێ ئەوەت وەکو ئەو لێ بکەیت بۆ ئەوەی خوازراو بی بۆ ئیشت دەستکەوێت بۆ ئەوەی جەنگا لە ئیمتیحانە دەرچی ئەوەشمان شتێکمان بەدەست خۆش بێت بۆ ئەو بابەتە ئێستا باس کەسەکان بە شێوازی خوێندەرەکان فیزیکەڵە پێویستیان کە سەرنجاکێش بوون ئەو پەیوەندی چی بە حاڵەتی دیسیزیۆنی پێرسۆناڵی دیسۆردە ئەوە چ پەیوەندییەکیان هەیە پێکەوە جوان چونکە ئەو بە شێوازێک کەسیدەکتر بوو سەرنجاکێش خوێندەرەکان جوان خۆی پرسیارەکەی زۆر مەعقولە و من لەوانەیە جۆرەکان تێکەڵاوم کرد چونکە بە فەلە جوانمانەوە بەڵی سمۆرفیک دیزۆردەر ئەوەیە کە کەسەکە لە جەستەی خۆی ناڕازی وەکو چۆن حاڵەتێکمانە پێوتە ئەنۆرێکزیا نێرڤۆزە مەسەن ئەنجلینا جۆلی یەکێک بوو لەوانەیە کە توش ناخوات سەڕایەوەی سەتاسەد بە هەموو شتێکیانە کاکە ئەوەتیانە بۆ خاتری خوا تۆ بووی بە دوو چوەسکان سرنجە خوێن تەواو گۆشتی پێوە نەماوە بەلای ئەوە تەڵاو وەهمی بۆ دەست و ئەمەکە زیاتر بەلایەوە بۆ تەحقیقەتاوە بوو عەلی تێکچوو تەماشاکردنی ئەم سایتانەش لەبەری کۆمەڵی پێوەی بۆ پیاوێکی سەرنجاکێش دانەوە پاقلەوە هەیە بێ نازانم چیە و چیە و چی وایە ناوقەدی وا بێت چی بێ ئەوانە ئەو توانانەی هەبێت سێگە لە کۆمەلگا وردە ئەو پێوەرانە بۆ جوانی و سەرنجاکێشی برەوەسێنن بۆی پیاوێک سەرنجاکێش بێ ئەم شتانە بکات ئافرەتیش هەروە ئەمە جا بەڵسنەیەکی زۆر نەفەرلێکراوە بۆ لەبەرەوە لە کۆتاییە ئافەتەکانی کۆمەلگا ناچارەتر خۆیان وەکو ئەوە لێ بکەن کە لە شاشەکان و پیشان بۆ ئەوەی شێر شاشە بکەون بۆ ئەوەی ئەمانش سەرنجاکێش بن ئەوان ڕاکەن بە دوای ئیتر جای وایە ناشرینیشە بەس چی بکە ڕاکە یعنی جای وایە ئەم گۆڕانکاری کە لە لێویاکە ناشرینێکە لە حەقیقەتە بەس بە پێی گوێرەی پێوەرەکەی ئەو جوان کوێرانە بشوێنی کرد بۆ ئەوەی جوان پیاوەکانیش وە بۆ خۆی ئەمە یەکتر ڕایەتێش و بۆ لەبەر پیاوەکانی ناو کۆمەلگا شاشەیان بەراورد سەرنجاکێشە ئافرەتەکانیش حەزەکەن سەرنجاکێش بن چی بکەن چونکە خوا لە ناو ناخیان بیرسی بۆ حەزەکەن سەرنجاکێش بن چۆن سەرنجاکێش بن چۆن خوازراو نەک سەرنجاکێش جیاوازی چۆن خوازراو بن ئەوەی کە من بە گوێری چاوی ئەوان حکوم ئەوان چی بۆ ئەوان خوازراوە ئەمە زۆر نشانی کەسێک چییە کە بن ئەم بەسەر قائمە ئەخوتنی بەسەرین کە ئەخستا ئاڵوودەبوو بەتوانین یعنی وەکو پێوەری نەبێت کەسێک لە ڕۆژەکە ئەو نسێت ئەو بوو سێر دەکەن سێر دومیش چارەسەرێکی سایکۆلۆژی بۆ کەسانی کە ئاڵوودەبوو لە گۆڕنی
جناسي فورمالي شنو جناسي على دبل خلق يوسف كونترول كنترول جوي خود بدس خود نعم عفوا مرميلا دوفا لا روماني أو السزاي دوستويفسكيا شخصيته كالجو هنا راسكولنيكوف ساكر مثلا زكوانا خوي وداوفا دي مدير برا أما لا على دبونا وطنا خمر أو زوج ما هو مصري كده وكذا بدي أول اشتغل بنا علم سيكولوجي يعني سيكولوجي جوا أو هذا دوستويفسكيا حتى نيتشه هذا من سيكولوجي دوفي بس يوم شخصيتك أغلبه بكحولة بس هو كخزانة كي إيفانوفنا يعني أفضل زور ركوبية كلا خانوادي باش بو شن كمالات منالي هبو قرباني زوي داوا زور بريزة شيء والله أم جوري كجوا كان شخصيتي هي لبرامج إيفانوفنا لبروي أو لا أس أما أم خوي بكم زين أس هو هسه كان هيش أخوش يصير بدسنا هنا أمش تستوي لك روا مثلا أنا بعد بر على دبون بكحول بس هي أمك ما تفكر شيء كان دبون كاتك كواي فأنا بدي أقول أما سيرك دواتر أما عم دبون مالي ويران كت واي كت كأنا فقير بين نخوشيانا بين نخوي سيلي هذا كشيء هالمال بات كاتو كشيء هذيش كخزتنا الله كان كشيء كينا سونا وكشيء كوا كشيء جوانا كي أو مجبور بيبروا يعني إشي سوزاني كالشتوشي كا لبناو تيا لبناو باوكو أم نالانا سأله هم أمانة أم بياو على الرجل كان خوابو يكردم كسك أم لبيابو يارمتي دامو لم دو خلص قاري كردم بلان برواب كتوشي دهشت كتوشي ناراحتي ودوطنقونة كبير لكاتا كابيلين بياوا أو نجواني يعني بسوفسكي إشي خويا كسيرة كان بياوا هم خزاونيو هاو دبون بكحولك ببي أوي أم هم مشتري بتشاو بقولي شنا كان خوش من الله كان كشكم هم أمشتري قبول بو وإشي زاني عباك وبراو هما سنجام وإزالي مال وأخلاق وجيان ودين هم مش تتولانك كشي هاد أنا بقول أما أنا بس يعني قد جديه يعني أول لو نتصل أنا قال أنا نكجم مقصن زورك ولا كان يك نيل صب زياتر شيء أستاذ بس عكسي لقلنا الرب هو هي عليت من سطع مزام همو بدبخت كان سشاوكي أمين عليه من صال يكم لكل شاشة إنه هشت هنا وإنه حط هنا صار يدوم لبل يبدو درس وتوما لبل أو يبدو درس مثلا خراب وتوزع يستوما توزع خمدرش بحال هاي يعني كيسير توشتان كدواتي واقفي وقالوا لكم صار يدوم سيمشون كانوا درجكي صار كان بيقولوا يعني قالوا دبونك بما نيكل من أمين كنترول دائما كريفين أو كدايم قريبه كدايم لهموش هناك كبير كده طبعا شيء تلبيه هناك يعني خد في كنترول لاته وهل كونتينيو وتم بالدوام لسر همان كدات سراي أو كأزامية سرنجام كشي خراب طبعا هذا يعني وهل بدامس أو أكو بناس عندهم أكو شهر سري سايكولوجي وكوتمان سايكولوجيا بم إيشاني إستيو بم بنيادي إستيو براي منيكي بندك مثلا مني أولي أو بلان براسي بوش رأيت الشخصي بشو يخون حل بيني حل أو علمه بس مو علمه بلان باشي حل كاني بيه أي شيء مثلا دكتوري دبني داني شو كسا هي شيء أنا دبنكي أدوزيته مثلا تو سيركي إنكسا هلا من عليه وستي كردوا كم سير هلا من عليه وستي كنا عشرين مثلا أجا تعرفوا أني كمثلا يعني كيشي خيزانية كيشي وجودية كيشي وهيك وترين مثلا لا يصير بسعر بلاي أو أي أخوة بشري بس هو والله من بسعرنا سيركي تجي شكسوا لرجيوا الله كبر على دبون أما دوزيته لرجي سايكو أنا وصوا وهذا تنشي كاريو دواتر كوجنيتيف ثيرابي معناه جلسة معرفي معناه أو خلاف كاني بواسكا دواتر هنگاو كاني بواسكا كشون شهر سر لكن يجرا كان دور كرو أو شتاني كهذا ده مثلا تو أزاني موبايل كنتنياي جورك أو شت شو شكل هاوريك أو شو شكل تو مسنجر بيركاتو كومالجا كاتي كاروي تناي نظر كردن زور تماشا كردن كمان كاسي هم في كزوزو برينجا
ڕوت و قوتی بەو مانەیە کە ئێستا هەیە هەر خۆی سرکەش بۆ پۆرنۆگرافی چونکە گەنجێک کە لەناو جامیعەیە مەسەلەن سەیرەکات ئافرەتێک ڕوتە تەواو بە مانای کەلیمە ڕوتە یعنی تەواو ینی هەموو معیارەکانی ڕوتی بە شێوازێکی زۆر کەسناکیایە ئەمە ئەو ڕوژێت ئەم ڕژانە کێ خاڵ کاتەوە ئەڕوا چێکات بە شوێش ئەڕوا بە شوێن ئەلی ترا ئاکات بە شوێن تەواوکاریەکەی ئاکات لە فیلمێکی هۆلیوودا بینێت تەواوێکات لە نێتفلیکس بینێت تەواوێکات ئەم چارەسەرەی بۆ دەنێ مەسەڵەن 3 مانگ 4 مانگ 5 مانگ تا ئەوەن تۆ هەستەکەی زاڵی بەسەریا دواتر ئەو تێ ڕەهەندە معریفی و ئاینەکەشکە بەلای منەوە بابەتێکی زۆر گرنگە بەسەر ئەمە چاسیک و ئەگەر کێشەیەکی هەبێت و کێشێکی خەمۆکی یان قەلەقی یان شتێک دەرمانی دەبینی بۆ نووسێ بۆ ئەو قۆناغە تێپەڕێنراوە بۆ ئەگاتە قۆناغێک کە بتوانێت وازە دەرمانەکانش بێت Gracias.